لە کۆی پرۆسەکە گرنگیەکەی و کاریگەریەکانی لەسەر ئەو کەرتە بە گشتی کەرتی گەشت و گوزار هەموو ئەمانە من لەگەڵ بەڕێز دلێر محەممەد زیاتر باس دەکەم کە ئەو بەڕێوەبەری گەشت و گوزاری هەولێرە و بە دەرفەتی زانام چەند پرسیاری کەشی لێ بکەم بەڕێز دلێرم کاتت باش بەخێر هاتی کاتێکتان باش زۆر سپاس بەڕێز دلێر ئەو لێخۆشبوونانە با ئێمە بە تایبەت باسی ئەوە بکەین کە گەشت و گوزارەگرێتەوە تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەرتەکە بەڵێ زۆر سپاس بۆ کوردستان 24 کە بەردەوام هەوڵدن گرنگی زۆر باش بەتابەت لە بۆنە تایبەتەکان بە کارتی گەشت و گوزار بدەن وەک ئەوەی کە دەیبن کە قورسای ئەو کەرتە وەکو ژێرخانێکی ئابووری گرنگ لە بۆ هەرێمی کوردستان چەند گرنگە سوپاس هیوام وایە کە هەوڵەکانتان بەردەوامی لەوبارە وەک هەمووتان دەزانن لە ڕۆژی 27 جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵێک مژدەی خۆشی بە خەڵکی کوردستان ڕاگەیاند خۆشبەختانە کە بەڕێزیان وابەستە و گرنگی پێدەربوو بە کەرتی گەشت و گوزار بۆیە لەو چوارچەوەیەدا ئێمە لە کەرتی گەشت و گوزار با بڵێن بە لەسەر ڕاستپاردەی جەنابیان ئەو بوو کە ستا 20 لە کۆی ئەو با بڵێن ڕسم و داهاتانەی کە لەەن کردە بە تو مامە لەگەڵ حکوومەت دەکەن چ لە قەرزی کەلەکە بوو چ لەو با بڵێن پێبژاردنە هاتووە سەر قەرزی کەڵەکە بوو هەروهەلا لەو ڕسمانەیە کە لە کەرتی گەشت و گوزاردا هەیە ئێمەشی گرتەوە ئەو بە شێوازی ڕاستەخۆ بگومان بە شێوازی ناڕاستەخۆش کۆمەڵێک لایەن دیکە لە کەرتی گەشت و گوزار دواتر ئەگەر کاتان هەبوو تیشی دەخەینە سەرمانە بێگومان کاریگەری یەکجار گەرنجی دەبێتن چیکە وەک دەزانن کە جەنابیان لەوە گەیشت کە بارودۆخێکی نەهەموار و دژوار و قورس لەسەر هاوڵاتیان هەم لەسەر بەڕێزانش کە لە کەرتی تایبەتدا هەن بۆی هەوڵیدا تۆزێک ئەو بارە سوک بێت بازارەکە تۆزێک بازارێکی دژوار بوو ئەم زۆر جار دەڵێم کە خۆزگە دەکرێت خەڵکی کوردستان پرسیارێک لە خۆیان بکەن ئەگەر کابینەی نوێم لەناو ئەو هەموو قەیرانە دروست کراوە داسەپێنراوانە بووە لەسەری ئێستا ئەو کابینەیە دەیتوانێت لە چ مستەوایەکدا لە چ ئاستێکدا خزمەتی خەڵکی کوردستان بکە ئەگەر بەدوای ئەو پرسیارەدا بگەڕن بێگومان لەویان ڕوون دەبێتەوە کە گرنگی پێدانی جەنابی سەرۆکی حکوومەت سەرجەم ئاستەکان لە چیدایە خۆی کەمکردنەوەی ئەو ڕێژەی 120 لایەنێکی دیکەی سودمەندوو هێویش خەڵکانی بەکاربەر کە سەردانی ئەو شوێنە گەشتیارە دەکەن بێگومان کاتی ئەو هەموو پارەی لە کەرتی تایبەت دێتە خوارەوە بێگومان کەرتی تایبەتیش هەوڵ دەداتن بۆ ئەوەی بەکاربەرانی با بڵێن هەم لە هۆتێل هەم لە موتێل هەم لە چێشتخانەکان کاتی دەڕۆنەوە شوێنانە ئەوانش بێگومان بە ڕێژەیە کە داچنەوە بە نرخ و کۆی گشتی پرۆسەکەدا دەکەن بۆیە هەم هاوڵاتی سودمەند دەبێتن هەمە ئەو بەڕێزانێک کە لە کەرتی تایبەت وەکو کەرتێکی گرنگ کار دەکەن ئەوانیش سودمەند دەبن هەمیش پێم وایە حکوومەت بۆ خۆی دەوێتن کە لە فیدباکدا کاریگەرێکی گەورەتی کەرتی باشە کاک دلێر قەرزەکان زۆر بوون بێگومان قەرزەکان زۆر بوون ئەگەر چەند نمونەیەک بدەمە جەنابەت ئێمە بە پێی ئەو ژمارانەیە کە لە بەردەستی ئێمەدا هەیە ئەمە چەندین پۆلینی جیاجیامان هەیە لە ماوەی 1 ساڵ ئەگەر نمونەی ساڵەکە دەمە بە شێوازە ڕاستەخۆکەی کە ئەو بەڕێزانەی لە کەرتی تایبەت مامەڵە لەگەڵ ئێمە دەکەن بەراورد بە ساڵی 2023 ئەگەر بە نمونە وەربگرین نزیکەی 800 ملیۆن دینار زیاترە کە ئێمە لە دەوێت لە هاوڵاتیان خۆش بین ئەوە بە شێوازە ملیۆن کابێ بەس لێ خۆش بوونەکە بێگومان ئەو بە شێوازی ڕاستەخۆ بە شێوازە ناڕاستەخۆ کە ئەو بەڕێزانە سودمەند دەبن لە پارەی ئاو چونکە شوێنە گەشتیارەکان بێگومان ئەو بەکاردێنن بەڵێ کارەبا ئەو بەرەزانە با بڵێن تابلۆ بەکاردێنن پارەی خاشاک بەکاردێنن ئەگەر سەرنجستاندا بێت دوای بڕیارەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو بەڕێز جەنابی وەزیر شارەوانی و گەشت و گوزار لە میدیاکاندا ڕایگەیاند بەر لە با بڵێن گەیشتن بە پشوەکان بۆی بەتەواوی ئامادەبین بۆ دوای پشوەکان هەموو ڕێکارەکانی ئەو لێ خۆشبوون تەواو بێ خۆشبەختانە دوێنێ جەنابیان لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک وەزیران ئەو بڕیارەی واژوو کرد ئێمە لە دوای پشوەکانی سەری ساڵ ڕاستەخۆ ئەو بڕیارانەکۆ خۆی جێبەجێ دەکەین و ئەو داشکانە باشە لەسەر هاوڵاتیان دەچێتە جێبەجێکردن لەبیر بنێتی خەڵکێک کە بۆ نەیتوانێت لە کاتی خۆی ئەو قەرزەکە لەکا بوانەی کە لەسەری باشەبووە هۆی ئەوەی کە خەڵک بێت قەرز باتەوە یەکسەر دەست پێ بکایان لە ئەوەندەی بیستوتانە لە ناو بەڕێوەبەرایەتیەکان و دەستگاکان هاتبێ بۆی کە حەزەکات لە سابیستی لە کۆڵ بۆ تۆ بێگومان هاندانێکێک جار گەورەیە ئەمە لە ڕۆژانی ڕابردوو خەریکی وەرگرتنی جۆرێک لە فیدباک بووین بۆ پرۆسەکە ئەگەر بە نە پێ دڵە بۆ نەوتێلێکی 5 ئەستێرە لە شاری هەولێر بە نزیکەی کە ڕسمی ساڵانە 4 ملیۆن و نیوە دێتە 3 ملیۆن و 600 هزار دیناریان شتێک زیاتر شتێک کەمتر داشکانەکە زۆرە لەو لایەنە لەلایەنی مۆتێلەکان بە هەمان شێوە لە کافێکان بە هەمان شێوە لایەنەکانی شەوانە بە هەمان شێوە لە بابڵەن لە نووسینگە لە کۆمپانیەکانی گەشتیاری لە بریکاری گەشتیاری کەوانە تایبەتن بە فرۆشتنی تیکێتی فڕۆکەوانی ئەوان هەمویان بێکەوە سودمەند بن بە تایبەتی لە بەرەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر ئێمە بنزیکەی 1450 مۆڵەتمان هەیە واتە 1450 شوێن ڕاستەوخۆ سودمەند دەبن ئەجێ تێماندا هەیە هەم لەم کۆمپانیای گەورە هەمیش لەو شوێنانەکە ڕاستەوخۆ جگە لەوەی کە دواتر ڕەنگەداتەوە هەتا سەر گەشتیارەکەش چونکە
کرێی گەشتەکەشی کەمە کاتۆ کاتێکە مۆتێلەکە بەڵام ئەمە بزانام ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر پێشوازیەکی باشتر و گەرمتر لەلایەن هەم کەرتی گەشتیاریەوە هەم ئێوەش بۆی کە ئامادەکاری بکەن گەشتیارێکی زیاتر ئەم جەژنە بێت خۆزایی نەورۆزیش کەوتە ڕەمەزان بەڵام ساردووکی یەکێکە بێت ئامادەکاریکی گەورە و باشکرا بێت ئامادەکاریەکان لە ئاستێکی زۆر باشدا جەنابەت ئاماژەت بە سەقامگیری شاری هەولێر کرد ئەو جۆرە لە سەقامگیریە وای کردیە کە ئەو گەشتیارەیە کە دەبێتە هەرێمی کوردستان و شاری هەولێر بێگومان ئەوانە بە دوای ژینگەیەکی سەلامەتدا دەگەڕن بۆ ئەوەی چەند ساتێک بەسەربەن بۆی هەولێر ئەو شوێنەرچی زۆر لەبارە بێگومان ئەو جۆرە لە داشکاندن و خزمەتکردنە بە کەرتی گەشتە گوزار لەلایەن حکوومەتەوە وەکو پاڵپشتێک وا دەکاتن ئەو کەرتە بۆ خۆی هەم لە کواڵەتی باشتر بەرەوە بچێت هەم لە ئاسی خزمەت گوزاری هەمیش لە تێچوو خەرجی کەوانە بۆ خۆیان کاریگەری گرنگیان هەیە چونکە جەناب دەزانن کەرتی گەشت و گوزار جگە لە وەکو کەرتێکی خزمەت گوزاری وەکو کەرتێکیش کە وەکو هێزی نەرم تەمەشا دەکرێتن ئەو گەشتیارەی کە چەندین ساڵە وێنایەکی دیکەی لە هەزریدا نەخشێنراوە کوردستان شوێنێکی دەکاتێ دێ مامەڵە بەریەکەوتن لەگەڵ خەڵکی کوردستان دەکات لەگەڵ حکوومەتی خەڵکی کوردستان دەکاتن لەگەڵ بازگەکان دەکاتن بێگومان دەبینیتن ئەو وێنەیەکی شوێنراوە وێنێکی ڕاستەقینە وەردەگرێتەوە ئەوە سوودێکی دیکەی کەرتی گەشت و گوزارە باشە پلانتان چییە بۆی ئەم ساڵ گەشتیارێکی زیاتر و کاتە پایتەختی هەرێمی کوردستان بێگومان ئەمە ئەوڵماندایە کە کوالەتی شوێنەکان بە بەردەوام بەپارێزینەوەی کە ڕاستپاردەی و ئەمە لە حکوومەت مکلفین جێبەجێ بکەین ئەوە خاڵەکیان خاڵی دووەمیان با بڵێن ئەو بابەتی دابەزاندنی نرخۆوانە بۆ خۆشیان هاندانێکەیە خاڵی سێمی ئەنجامدانی چەندین چالاکی جۆرا و جۆرە ئەگە سەرنج دابی لە شاری هەولێر لە مانجی ڕەمەزان چەند جۆرێک لە چالاکی و بازاڕی شەوانی ڕەمەزان هەبوو ئینشاءالله لە ڕۆژانی داهاتوو لە مانکانی داهاتوو جۆرێک لە فیستیڤال لە شاری هەولێر دەبن ئەوانش بۆ خۆیان کاریگەری ئەرێنی یەکجار زۆر لەسەر کەرتی گەشت و گوزار دروست دەکەن ئەوە لە بیرت نەچێتن بەکارئاسانیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەرتی گەشت و گوزاری لە هەولێر زۆر دەوڵەمەندە ئەمە سەر قافڵەی گەشت و گوزاری لە هەموو تەواوی عێراق نزیکە 20 ئوتێلی 5 ئەستێرەمان لە شاری هەولێر هەیە 48 ئوتێلی 4 ئەستێرەمان لە شاری هەولێر هەیە ئەوانە بخۆیان هەموویان وەکو با بڵێن ڕەگەزی گرنگی گەشت و گوزاری وان بۆ ئەوی هاوڵاتیەک کە دەوێت سەردانی شوێنە بکاتن بۆ گەشت و گوزار بێگومان بەدواژێک سەلامەت بمێنێت چەند شەوێک بمێنێت ئەوە جگە لەوەی کە جەنابتان دەزانن ژێرخانی کوردستان و سەرخانی کوردستان و ئاسمان و چواروەرزی کوردستان بۆ خۆی ژینگەی لەبارەکە گەشتیاران بێن و لە هەرێمی کوردستان بکەن بەوە ئەمە گەشتبین و خۆش بینین کە لە مانکانی داهاتوو زۆر باش دەبێت هەروەکو ئامارێکیش بۆ کوردستان 24 باپێتان بڵم لە سێ مانگی یەکەمی ئەو ساڵ بە نزیکەی 700,000 گەشتیار ڕویان لە شاری هەولێر کردی کە بەخۆ ژمارانە ژمارە زۆر باشن بە تایبەتی ئەو ژمارە بەرزتر دەبەوە بەڵام مانگی ڕەمەزان زۆرێک لە مانگێکە مدبوونێکی تێدا هەیە ئەمە پێشبینی دەکەن کە گەشتیاران لە جەژنی ڕەمەزان تۆڵەی نەورۆزی ڕابردوومان لێ بکەنەوە نەورۆز و جەژنی ڕەمەزان تێکەڵ بکەن ئەمە شیوادارین تۆڵێکی باشمان لێ بکەنەوە بێگومانەوە ژەکەوێتەوە سەر ئەو خزمەت گوزاریانەی کە ئێوە وەکو ئامادەکاریش کردوتان و پێشکەشتان کردووە بەڕێز دلێر محەممەد بەڕێوەبەری گشت و گوزاری هەولێر لە ستۆدیۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بەخێر هاتن